جوانەکەی دەستیان بە چنینەوەی بەرەمی ئەم ساڵی زەیتونەکەیان کردوێتەوە. 16 جۆر زەیتون بە نرخێکی هەرزان دەفرۆشن و بۆ پێشمەرگەش نرخەکەی هەرزانترە. لە شارۆچکەی باشیک ساڵانە هەزاران تەن زەیتون بەرهەم دەهێنرێت و لە بازاڕی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. هەرچەند لە 2 ساڵی ڕابردوو داعش زۆرینەی کارگەکانی بەرهەمهێنانی زەیتونی ناوچەکەی خاپور کردو بەشێکشی وەک بنکەی سەربازی بەکارێنا بوو، بەڵام دوای نەمانی داعش جارێکی دیکە زەیتون فرۆشانی شارۆچکەی باشیک دەستیان کردووە بە بەرهەمهێنان و فرۆشتنی زەیتونەکانیان. زەیتون فرۆشان لە چوارڕیانی عەزاوی و لەسەر ئەو شەقامە گشتی نێوان مووسڵ و هەولێر و دۆک زەیتونەکانیان دەخەنە ڕوو. یەکێک لە فرۆشیارانی زەیتونی باشیک باز لە پیشەی ڕۆژانەی دەکات و دەڵێت 16 جۆر زەیتون دەفرۆشێت و کڕیارانی خەڵکی زۆرینەی ناوچەکانی هەرێمی کوردستانن. دەژڵێت بە نرخێکی هەرزانتر بە پێشمەرگەی دەفرۆشن. تقریبا 16 نوعما زەیتونمان هەیە، هەر تامێک بشکلەیە، زەیتونی ڕەشە و زەیتونی سۆرە و ئاوی ترشیە و سپیە و ئاو پرتقالمان هەیە، ئەنواع زەیتونمان هەیە الحەمدلله. و زەیتون بجملە دەفرۆشیمە بە 1400 و عادی 3 کیلۆ بە 5000. بەس بۆ مەعمیل ئەگەر زۆر لەگەڵ خاتری پێشمەرگەیەگە پێشمەرگە جەماعەت پێشمەرگەی بێت 3 کیلۆ حسێبەکەم بە 5000. فرۆشیارانی زەیتون ئاماژە بەوە دەکەن کە داعش لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زیانی زۆری بە باخەکانی زەیتون گەیاندووە. تەنها ئەو باخانە وەک خۆیان ماون کە هاوڵاتیان خۆیان پاراستویانە. بەشێکی زۆریش لەو دارە زەیتونانەی کە تەمەنیان بۆ چەندین ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە بەهۆی بەکارهێنانی باخەکان لەلایەن داعشەوە لێدانی تونێل و ئاگری شەڕەوە لە ناوچوون. بە پێی زانستی پزیشکی خواردنی زەیتون سوودی زۆری بۆ تەندروستی و لەشەیە، بە تایبەت بۆ لە ناوبردنی بەردی گورچیلە و دابەزینی کێشی لەش بەکار دەهێنرێت و بۆ کۆئەندامی هەرز بەسوودا. هەروەها سەرچاوەیەکی باشی ئاسنە و ئازاری ماسوولکە و جومگەکان چارەسەر دەکات. کڕیارێک کە لە شارۆچکەی ئاکرەی سەر بە پارێزگای دووەکەوە بۆ زەیتون کڕین ڕووی لە شارۆچکەی باشی کردووە دەڵێت زەیتونی باشیک زۆر بەتامە و نرخەکەیشی زۆر هەرزانە، بۆیە دووری ڕێگاکەیان بە بربەز نازان و لە پێناو کڕینی زەیتون دەچنە باشیک. ڕاستی زەوتینی دوێش گەلت خۆشن، زەوتینی دوێ بتامن، یعنی گەل مەسەلە وێگوتە بچی ئاکرەیان دوو گیان هەولێر کیلۆ زەوتینە 4000 دلێرە کڕی 1400 2000. بازاری زەیتون لە شارۆچکەی باشیک ڕۆژ لە دوای ڕۆژ متمانەی زیاتر بە سەقامگیری ناوچەکە دەدات و وا لە ئاوارەکانی ئەو دەڤەرەش دەکات زووتر بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان.